سەرەتای چلەکانی سەدەی ڕابردوو بیری ئیخوان موسلیمین لەلایەن محەممەد مەحموود سەوافەوە بۆ عێراق گوازرایەوە. لە کۆتایی چلەکانیشدا لە باشووری کوردستان چەند کەسێک پەیوەندیان بەو ڕەوتەوە کرد. هەرچەندە بەرەو پێشچوونی ئەو تویان نەبوو، بەڵام بووە بناغەیەک بۆ دروستبوونی پارت و ڕێکخراوە ئیسلامیەکان لە باشووری کوردستان. ساڵی 1970 بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان پێکهێنرا و شێخ محەممەد بەرزنجی یەکێک بوو لە دامەزرێنەرانی و دواتریش بووە سەرۆکی بزوتنەوەکە. ئەم بزوتنەوەیە چەند چالاکێکی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی ئەنجامدا و ساڵی 1985 باڵی سەربازی بە ناوی لەشکری قورئان دامەزراند و بارەگای سەرەکی لە گوندی بۆسکانی شارباژێر بوو. لەشکری قورئان چەند چالاکێکی سەربازی دژی ڕژێمی بەعەس ئەنجامدا و دواتریش بەشێکی سەرەکی لە بزوتنەوەی ئیسلامی پێکهێنا. ساڵی 1970 ئیخوان موسلیمین لە عێراق سەرجەمکار و ڕێخستنەکانی سڕ کرد، بەڵام لە کوردستان بەشێک لە ئیخوانەکان بەردەوام بوون و لە کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکاندا بە شێوەیەکی سربەخۆ و خۆجێیی کاریان کرد. لە باشووری کوردستان دوو هێڵی ئیخوان دروست بوون. یەکەمیان هێڵی سەدیق عەبدولعەزیز بوو لە ساڵی 1979، ئەوی تریان هێڵی سەلاحەدین محەممەد بەهادین بوو لە ساڵی 1980 کە دواتر لە ساڵی 1985 مۆڵەتی فەرمی کارکردنی لەلایەن سەرکردایەتی ئیخوانەوە وەرگرت. ساڵی 1984 دکتۆر عیسام ئەڕاوی کە سەرکردەیەکی باڵای ئیخوانی ناوەڕاستی عێراق بوو بەنهێنی سەردانی هەڵەبجەی کردو لەگەڵ هەردوو هێڵەکەدا کۆبووە. بۆ ساڵی دواتریش هێڵەکانی ئیخوان یەکیان گرت و سەدیق عەبدولعەزیز کرایە بەرپرسی یەکەمی ئیخوان لە ناوچەکە، بەڵام بەهۆی دەزیکردنی عیسام ئەڕاوی لەلایەن بەعسەوە و ئاشکرابوونی شانەکانی ئیخوانی عێراق و کوردستان یەکگرتنەکە درێژەی نەکێشا و سەرکردەکانی ئیخوان ڕویان لە ئۆردوگاکانی ئێران کرد. ساڵی 1970 چەند سەرکردەیەکی ئیخوان بەیاننامەیەکیان دژی بەعس دەرکرد و جیهادیان لە دژی ڕاگەیاند. دواتر لە ئۆردوگاکانی ئێران بەڕابەرایەتی عوسمان عەبدولعەزیز بزوتنەوەی ئیسلامی کوردستانی عێراقیان دامەزران. بەهۆی ئەوەی ئیخوانی جیهانی دشی بزوتنەوەی چەکداری بوو، لە ڕێگەی سەلاحەدین محەممەد بەهادین داوای لە عوسمان عەبدولعەزیز کرد دەست بەرداری بزوتنەوەکە بێت و کارەکە بۆ عەلی عەبدولعەزیزی برای بەجێ بهێڵێت، بەڵام عوسمان عەبدولعەزیز ڕەتی کردەوە چونکە پێی وابوو کاتی ڕوبەڕووبوونەوەی چەکداریە دژی بەعس. دواتر هێڵی سەلاحەدین محەممەد بەهادین بزوتنەوەی چەکداری ڕەت کردەوە و هێڵی سەدیق عەبدولعەزیزیش لە نێوان هەردووکیان مایەوە و بۆ ساڵی دواتر ئەو دوو هێڵە یەکیان گرتەوە. دوای ڕاپەڕین و لە ساڵی 1992 جارێکی تر هێڵەکانی ئیخوان جیابوونەوە و هێڵی سەدیق عەبدولعەزیز بزوتنەوەی ڕاپەڕینی کوردستانی ڕاگەیاند و ساڵی 1994 هێڵی سەلاحەدین محەممەد بەهادین یەکگرتووی ئیسلامیان لە ژێر دروشمی چاکسازی و میانڕەوی ڕاگەیاند. لە شەڕی ناوخۆدا بزوتنەوەی ئیسلامی چەند جارێک لەگەڵ یەکێتیدا بە شەڕ هاتوو، دواتر لە ساڵی 1999 لەگەڵ بزوتنەوەی ڕاپەڕینی سەدیق عەبدولعەزیز یەکیان گرت و بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیان دامەزران. بەهۆی کێشە ناوخۆیەکانەوە و لە ساڵی 2001دا بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی هەڵوەشایەوە و عەلی عەبدولعەزیز بەڕابەری بزوتنەوەی ئیسلامی مایەوە و باڵی عەلی باپیریش کۆمەڵی ئیسلامیان ڕاگەیاند و مەلا کرێکاریش باڵی ئیسلاحی ئیجا کردەوە و دواتر بوو بە سەرۆکی گروپی ئەنسارولیسلام. لە ئێستادا سێ پارتی سەرەکی ئیسلامی لە هەرێمی کوردستاندا هەن، یەکگرتووی ئیسلامی کە خاوەنی 10 کورسی پەرلەمانی کوردستانە و کۆمەڵی ئیسلامیش خاوەنی 6 کورسی و بزوتنەوەی ئیسلامیش خاوەنی 1 کورسی پەرلەمانە. سۆران ڕەشید، NRT.